خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. ئێستا ناوچە جێناکۆکەکانی دەرەوەی دارێرەمی کوردستان لە چوارچێوەی پرۆسەی بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکاندان. لیست و هێزولانە سیاسیە کوردیەکان بە هەرێکە و بە جۆرێک بە کۆمەڵێک کاندیدەوە دەیانەوێت خزمەتی یاخود دەیانەوێت بستە شێبڕشێکە و دوجار لە ڕێگەی ئەو ئەندامانی ئەنجومەنی پارێزگاوە خزمەت بکەن. کەرکووک وەک شارێک کە لە دێر زەمانەوە یاخود لە مێژووە کورد خەباتی بۆ دەکا و شەڕی لەسەر دەکا. لە ئێستادا یەکێتی نیشتیمانی کوردستان لە چوارچێوەی هاوپەیمانیت تێک لەگەڵ حزبی شوعی کوردستان لە کەرکووک بە کۆمەڵێک کاندیدی جۆرا و جۆرەوە بە باکگراوندی جیاوازەوە ئەوێ لەو شارە بچێتە ناو کێبڕچێوە. یەکێتیەکان دەڵێن ئێمە لێرە ململانەی یەکێتی و ڕنگ و دەنگ ناکەین، ململانەی کوردایەتی و نەتەوایەتی دەکەین. کەرکووک ئازاری هەیە، دەستمان لەسەر دڵمانە بۆ ئازارەکانی کەرکووک و ئەم جارە با فڕم و ناوەڕۆکێکی جیاوازەوە هەنگاومان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ناوە. یەکێک لەو کاندیدانی کە زۆر مشت و مڕی لەسەر بوو دکتۆر ئەحمەد کەرکووچیە. من لە بەرنامەکانی ڕابردوو وەکو مامۆستای ئاینی گفتوگۆم لەگەڵ کردووە و زۆر جاریش هەمیشەش قسە و ڕەخنە و ڕاشکاوی خۆی نەشاردوێتەوە. ئێستا کاندیدە لە چوارچێوەی هاوپەیمانێتیە، بەڵام مامۆستا لە بۆچوونەکانی هەر بەردەوامە. ئەم شەوە کاندیدێک گفتوگۆی لەگەڵەکەم دکتۆر ئەحمەد کەرکووچی لە کەرکووچی قودسی کوردستانەوە لەگەڵمانە. دکتۆر سڵاوت لێبێ ئەم کاتت باش. من سەرەتامەوێ ئەوە پرسیارکەم، دکتۆر ئەحمەد ناوێکی دیاری کەرکووکە لە ماوەیەکی کورت و کەم دەرکەوتیت، بەڵام زوو جێپەنجە دیار بوو و توانیت وەک فیگەرێک خۆت نمایش بکەیت و لە بانکخوازیە بە فۆرمێکی جیاواز. ئەم کاندید بوونەت بۆچی خۆت کاندید کرد؟ کاک زانا سڵاوت لێبێ، سڵاو لە بینەران. طبعا خۆشحاڵم ئەمڕۆ دووبارە لەگەڵ جنابتا گفتوگۆەکەینەوە. بڕیاری کاندیدبوونم لە دوای بیرکردنەوەیەکی زۆر بە چەند قۆناغێک تێپەڕی بەڕاستی، لە دوای ئەوەی کە ئێمە حاڵی کەرکووک تێگەیشتین و درکمان بەوە کرد کە پێویستمان بە کەسێکە دیفاعمان لێ بکە، پێویستمان بەوەیە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کەسێک ڕوبەڕووی کێشە سەرەکیەکانی ئەم شارە ببێتەوە، کەسێک بتوانێت پشت بەخوای گەورە ببەستێ و پاشان بچێتە ناو ئەنجومەنی پارێزگاوە و بە زمانی عەرەبی لەگەڵ ئەوانە قسە بکە، ئەوانی کە نەیاری کوردن. بڕیاری ئەوەمدا کە بەڕاستی خۆم کاندید بکەم لەبەرەوەی ڕۆیایەکم هەیە، هەدەفێکم هەیە، ئامانجێکم هەیە لە پێناوی میلەتەکەمە، لە پێناوی گەڕەکە کوردیەکانی شاری کەرکووکە، لەبەرەوەی بە چاوی خۆم ئەمبینی کە چ زوڵمێک ئەکرێت، چ نادادیەک ئەکرێت. لەبەرەوە بەرنامەدا ڕێژێکی زۆر چڕوپڕم کرد بۆ ئەوەی لە ئەنجومەنی پارێزگا بتوانین بە سەرسەختی دیفاع لە میلەتەکەی خۆمان بکەین. بەڵێ لە چیە دکتۆر ئەحمەد لە کەرکووک نیگەران بوو ئێستا دێوە لەگەڵ هاوڕێکانی ئەم خەمانە باتە ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووک و ئیشی لەسەر بکاو یەخەی دایرە بە دایرە بگرێت دوجار وەک ئەنجومەنێکی ڕەقیب بەسەر دائیرەکانی حکوومەتەوە بتوانێت کە ئەو خەمانە چارە سەرکانی ئەوانەی کە تایبەتن بە کەرکووک. کاک زانا کەرکووک بریندارە، کەرکووک کێشەی زۆر زۆر خوڵی هەیە، زۆر لەوە گەورەترە ئێمە لە سەبکردنی چەند کۆڵانێکا بیبینین، زۆر لەوە گەورەترە ئێمە لە دانانی محەویلەی کارەبایەکا بیبینین. کەرکووک ئێستا شەڕی ناسنامە ئەکا، شەڕی شوناسەکە، شەڕی مانونەمانی نەتەوەی کوردەکە. بەڕاستی ئەو تعریبەی لە کەرکووکە ئەکرێ ئێستاکە لە سەردەمی ڕژێمی بەعسان نەکراوە، ئێستاکە زۆر بە مونەزەمی، زۆر بە ڕێکخراوەیی، زۆر بە پراکتیکی شاری کەرکووک تعریب بکرێ
و خەریکە گەڕەکە کوردیەکان وردە وایان لێ ئەکرێ بێزار بن لە گەڕەکەکەی خۆیان و چۆڵی بکەن و دووبارە عەرەبی هاوردە بێتە شوێنەکانیان. ئێمە ئەم مەترسیە لەسەر میلەتی کورد ئەبینین بە چاوی خۆمان و درکمان پێی کردووە، لەبەرەوە بڕیارمان داوە ببینە جەنگاوەرێکی زۆر بەهێز وەکو چۆن شێر ئەنەڕێنێ ئێمە بتوانین لە ناو ئەنجومەنی پارێزگایە ئاوا بنەڕێنین، ئاوا لەسەر مافی میلەتەکەی خۆمان کە زەوت کراوە کە خوراوە وەریگرینەوە بەڕاستی. یعنی من نمونەیەکە بۆ باسەکەم. بەڵێ ئێمە ڕۆژانە بە چاوی خۆمان ئەبینین مخصصاتی مالی کە لە بەغداوە دێت بۆ ئەنجومەنی پارێزگا بۆ گەڕەکە کوردی ینی بۆ سەررجەم گەڕەکەکانی کەرکووک بەشی گەڕەکە کوردیەکان لە 95 بەسەرەوە تەرخانەکرێ بۆ گەڕەکە عەرەبی و تروکمانیەکان بۆ ئاوەدانکردنەوەیان لە کاتێکا گەڕەکە کوردیەکان پەراوێز خراوە. هەر لە گڵۆپەکانیانەوە تەماشا بکە کە شەوە زەنگێکە بۆ خۆی لە گەڕەکە عەرەبی و تروکمانیەکانە بەڕاستی بەو جۆرە نییە، یعنی جیاوازیەکی زۆر گەورە ئەبینین لەم بابەتەیە. ئەمە پەراوێز خستنی میلەتی کووردە و بە جۆرێ لە جۆرەکان تۆڵەسەندنەوەیەکە کە بەڕاستی بە بێبنەمایەنە مامەڵە لەگەڵ میلەتی کووردە ئەکرێ لەم شارەیە. ناحەقیەکی زۆر دەربارەی تاعیناتی گەنجی کورد لەم شارەیە ئەنجامەدرێ. بڕۆ تەماشای گەڕەکە کوردیەکان بکە لە بازارەکانیانەوە دەست پێ بکە، هەموو ڕۆژێک شوێنێک لە گەڕەکە کوردیەکان ئەچنە سەریان و تەهدیدی ئەویان لەسەرەکەن کە بیڕوخێنن. کۆتاجار بازاری لەنگە بوو کە بە بیانووی جۆراوجۆر بیانووی دوو لە ڕوویەوە پڕوپوچ و هیچ بەوەی کە کەپرەکانیان بڕوخێنن لە کاتێکا چەندین خێزان لە ناو ئەو بازارەیە خەریکی ڕزق پەیاکردن و خەریکی کار و کەسابەتی خۆیانن. بڕۆ تەماشای حەسیرەکە بکە، یعنی بە شەڕ بە جەنگ بە ئیعلام بە زەختکردنی ئێمەمانان و پەرلەمانتارەکانی ئێمە ئەو بابەتە وەستێنراوە، ئەینا هەمووی تەختەکرا، ئەو هەموو خەڵکە بەبێ ئیشە کەوت بەبێ ڕزق و ڕۆزی ئەکەوت. خان خورما ئەوە هەر نەما، ئەوە تەواو ینی ئەبێ دەست لەوە بشۆین. بازارێکی دێرینی وەکو خان خورما کە چەندین سەدەیە ئەو بازارە بوونی هەیە، ئەبوایە ئێساکە بکرایە بە مۆزەخانە، بکرایە بە شوێنێک گەشتیاری بیانی بەهاتنایە بۆ تەماشاکردنی، ئەدرێتە دەستی مستەسمیرێکەوە بۆ ئەوەی بیڕوخێنێ و تەختی بکە و دووبارە شتی تریتیا دروست بکە. باش ئەمە بەڕاستی ینی مەترسیە لەسەر شوناسی نەتەوەی کورد، مەترسیە لەسەر کولتوری نەتەوەی کورد. ئێمە هەندێک شوێنمان هەیە پێویست ناکات دەستی بۆ ببرێ، ڕاستە لە ناو شارە نابێ قەرەباڵغی هەبێ، ئەبێ بە شوێنێکی منەظەم وەگەڵێ ڕێک بخرێ. بەڵام یعنی نەکبەتیەکەی حکوومەتەکەی ئێمە لەم شارەیە ئەوەیە کە پێڵێ بڕۆ لە بەرامبەرە بەدیلێکی بۆ نادۆزێتەوە، لە بەرامبەرە پێی ناڵێ فەرم و ئەوە بەدیلێکە تۆ ئەتوانی لێرەیە ئەو کار و کەسابەتت بکەیت. وەکو چۆن بني إسرائيل بحضرة موسى ود اذهب أنت وربك فقاتلا، أمي شالله أبيت شولي كي اذهب أنت وربك فقاتلا فاسترزقا شتيشي واي بيلين. بله أما براستي حكومتي نية، أما كاري حكومة نية، أما همو كسي كتواني أنجامي بدا. باشا دكتور أحمد، هر كاتيك هر شاريك هر ولاتيك كوتا دز يكس براستي آواي ليدي ئەندامی ئەنجومەنی پارێزگا بوونی نییە بۆیە ئێساکە ئەو هەموو زوڵمە هەیە. لە 2005ەوە ئەم هەڵبژاردنە نەکراوە و ئەمە یەکەم هەڵبژاردنە ئەنجامەدرێ، بۆیە گرنگیەکەی لە لای ئێمە زۆر گەورەیە و پەیوەندی ڕاستەوخۆی بە خزمەتکردنی خەڵکی شاری کەرکووکەوە هەیە و پەیوەندی ڕاستەوخۆی بە گەڕانەوەی مافی خەڵکی شاری کەرکووکەوە هەیە. بۆیە بەلای ئێمەوە گرنگە و زۆر بە جوانی خۆمانمان بۆی ئامادە کردووە، بەرنامەی خۆمانمان بۆی ئامادە کردووە بۆ ئەوەی بتوانین لە داهاتووە ئەو جەنگە بە قووەت و بەهێزە بکەین کە ئەدرێتە سەرشانمانە. باشە دکتۆر، هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە کە یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن جەنابەت مەسەلەن ئینسیجامت کرد لەگەڵ ئەو هێزە لەکوێ خاڵی مشتەرەکە بوو؟ ئەکید جەنابەت کادری و حزبە نەبوویت، بەڵام لەکوێ ئەتوانیتان لەگەڵ یەکێتیا بگەنە خاڵی هەڵبژ بووی بتوانن، چونکە یەکێتی ئێستا قەرارێکی ئەڵێ گرنگ ئەوەیە کورد بیباتەوە، گرنگ نیچی ئەیباتەوە، گرنگ ئەوە کورد بیباتەوە. ئێستا جەنابیش لە چوارچێوەی ئەو هێزەیت، ئەمە تا چەند
پاڵپشتی ئەبێ بۆ ئەوەی کاک دکتۆر ئەحمەد بگاتە ئەنجومەنی پارێزگا و لەوێ ئەو ئامانجانەی هەیەی ئەو خەمانەی هەیەی تەحقیقیان کاو بە دوواداچوونیان بۆ بکات. بەڵێ کاک زانا جەنابەت شارەزای ئەم بابەتەی و ئاگاداری لە ئەم بابەتەی کە من باسیەکەم پێشەوەی بڕیار بدەم لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان ینی داببەزم وەکو کاندید سەرجەم حیزبەکانی دیکە داوایان لێ کردم بەڵام ڕازی نەبووم لەبەر چەند هۆکارێک یەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووکە پێگەیکی جەماوەری تایبەت بەخۆی هەیە و نابێ ئەوە بشارینەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان حزبی یەکەمە لەم شارەیە و لەگەڵ ئەوەشە تاکە حزبێک کە لە کۆمەڵێک کۆسپ و تەگەرەیە پاڵپشتی کردوم یەکێتی نیشتیمانی کوردستان بوو و هەمیشە بەدەم داواکاری گەڕەکەکەی خۆمەوە هاتووە وەکو گەڕەکی شۆراو لە خزمەتگوزاری لە خزمەتکردنی خەڵک کە من بۆ خۆم نزیکەی 7 ساڵە خەریکی ئەم کارەم وەکو مامۆسای ئاینی لە ناو گەڕەکەکەی خۆمە لە پێشی هەموو خەڵکەوە بوومە بۆ نەبوونی کارەبا بۆ نەبوونی ئاو بۆ نەبوونی خزمەتگوزاری چوومەتە دەرگای هەموو بەرپرسێک و لە دەرگای هەموو بەرپرسێکم داوە لە پێناوی گەڕەکەکەی خۆمان لە پێناوی خەڵکەکەی خۆمان لە گەڕەکەکەی بەڕاستی تاکە حزبێک کە وەڵامی دابێتمەوە لەم بابەتی خزمەتگوزاریە بریتی بۆ لە یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو بەرنامەیە کە منیش دامڕێشتووە بۆ خزمەتکردنی خەڵکی کەرکووک و گەڕەکەکانی خۆمان لە کەرکووکە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بە جوانی و زۆر بە گەورەی پێشوازی لێ کرد لەبەرەوە بڕیارمدا لەسەر ئەو لیستە خۆم کاندید بکەم و زۆر بە قەناعەتی شەوە ئەیڵێم ئێمە ئامانجمان خزمەتکردنی خەڵکی خۆمانە ئامانجمان خزمەتکردنی گەڕەکە کوردیەکانە بە فعلی بە کردار بۆیە زۆر جار من بە کەمی ڕوونکردنەوە لەسەر پیج و ئەکاونتەکانم بڵاوەکەمەوە تا ئەو ڕۆژەی بە کردار ئەبینن ئێمە ئامانجمان چی بووە بۆچی ئەچینە ناو ئەنجومەنی پارێزگاوە. زۆر باشە دکتۆر سەنابەت لە مینبەری مزگەوتەوە پەیامی جیاوازت هەبوو مەسەلەن ئەم هەینیە جیاواز هەندێک جار خوتبەکەت کورد بووە پەیامی هەبووە هەندێک جار بابەتێک دوروژاندوێنی شتی تەقلیدی تێدا نەبووە گواستنەوەی ئەوانەی کە خۆ دووست بە خەڵکە دووتووە و ئێستا خۆت ئەبی بە بەرپرس خۆت ئەبی بە خراوە سەرشان ئەمانەتێکی گەورە کە خەڵکێکی زۆر دەنگت پێدا تێکەڵکردنی ئەو بابەتە و پشتبەستن بە ئیرادەیەکی بەهێزی خوایی کە مامۆستای ئاینی ئەکید جەنابەت ئەوە دێ چاوەڕێکرێ و لەو چوارچێوەیە لە مزگەوت هاتوویتە دەرەوە چەند گرینگە بۆ ئەوەی خزمەتی خەڵکی پێ بکەی بە تایبەتی لە کەرکووک. کاک زانا من هەر لە سەرەتاشەوە بڕوام وە بووە مامۆسای ئاینی لە خۆشی و ناخۆشیەکانی خەڵکە ئەبێ بەشدار بێت و بە فعلی ئەبێ بەشدار بێ بەڕاستی بۆیە کاتێک کە گەڕەکەکەی ئێمە کارەبای نەبوو مەلا ئەحمەد یەکەمین کەس بوو کە کارەبای نەبێت گەڕەکەکەی ئێمە کاتێک کە ئاوی نەبوو مەلا ئەحمەد پێشڕەوی ئەو کەسانە بوو کە ئاوی نەبوو و یەکێک بووم لەو کەسانە سوپاس بۆخوا کە لەسەر قسەی حەق درامە دادگا کاتێک کە لەسەر مینبەرەوە هاوارمە کرد کوردانی داقوق زوڵمیان لێ ئەکرێ ئەو کەسانەی کە لە خواروی کەرکووکن جوتیارە کوردەکانمان زوڵمیان لێ ئەکرێ لەسەر ئەو قسەیە من درامە دادگا و ئەمە شانازی پێواکەمەوە کاغەزەکەشم لایە کە نووسراوە بۆ دادگای کەرکووک هەر ئەوەش بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان وەگەڵە من دەسەڵاتم نەبوو مامۆسایەکی ئاینی بووم لەبەرەوەی قسەی حەقم کرد ئەوان پشتگیریان کردن بەوەی کە دادگاییکردنەکە نەکرێ ئەمە بەڕاستی وای لە من کرد نزیکەی 10 ساڵە من لە شۆراوم لە 2014ەوە ئەوە سەر ساڵە بێتە 10 ساڵ لە مودەی ئەم 10 ساڵەیە سوپاس بۆخوا من وتاری دووەمم تەرخان کردووە بۆ عرضکردنی کێشە کۆمەڵایەتیەکان یان کێشەکانی گەڕەک و مینبەرەکەم پەیجەکەم بووەتە مینبەرێک بۆ بەرپرسەکان و زۆر جار لە دوای هەینی کاتێک کە بڵاوم کردوێتەوە ڕێک بەرپرسێک تەلەفۆنی بۆ کردوم دەستخۆشی لێ کردوم و هاتۆتە سەرخەت زۆرێک لەو کێشانە چارەسەر کراوە کاک زانا ئایا ئەزانی ئەم مەلا ئەحمەدەی کە ئێساکە لە بەردەم جەناب تاوەستاوە و تەنها مەلایەکی ئاینیە چەندین ماڵ لە هەندێک لە گەڕەکەکانە کە کرابوو بە مۆڵگەی مادەی هۆشبەر بەم دەستانەی خۆم شاربەدەریانم کردووە بەم دەستانەی خۆم وام لیان کردووە لەو گەڕەکانەیان نەمێنن بەڵێ یعنی چی وام کردووە لە ئەو گەڕەکە دکتۆر ئەحمەد من لە بەرنامەکانی
ڕابردووە مەسەلەن کە باسمان لە کێشەکانە کرد ببوورە قسەت پێ بڕم باسی کێشەکانمان کردو کێشە کۆمەڵایەتەکانمان کردویانی ئێستا دیارترین کێشەکە وەکو گەنج وەکو دکتۆر ئەحمەد وەکو مامۆستایەکی ئاینی ئازاری دڵی تۆ ئەجەن کامانن کە لە کەرکووکە خەفەتی پێخۆی ئەو کێشانەی کە هەن لە کێشە کۆمەڵاتەکان لە کێشەکانی ئەوەی کە گەنج پێوە متمین بێ پێوە ئەو بێ حتا تۆ لە ڕمانجی ڕەمەزانە ئەچوتە ناو کافتریاکان مەسەلەن ئەو ڕۆژە چوو بووی بۆ شوێنێک درێفتە کرانی خۆ تۆ نابێ مامۆستای ئاینی تۆز ئەوەندە ڕەکیک بێت و وشک بێ والحاڵ با من فەرعی یەکەمی پرسیارەکەم وەڵامی بۆ وەرگرم لای جەنابتەوە ئەوەی ئایا ئەو کێشانە چین کە بەتایبەتی لە کەرکووکە دڵی مامۆستا ئەحمەد ئازارە دەن و لە سەرانسەری عێراق و هەرێمی کوردستانی شاهان کاک زانا ئێمە کێشەمان لە کەرکووکە زۆر زۆرە وەکو باسم کرد ئەوەی هەیە من وعدێکم داوە مەلا ئەحمەد وەکو خۆی ئەمێنێتەوە هەر مامۆسای ئاینیە و شانازی بە مێزەر و جوبەکەمەوە ئەەکەم شانازی بە ئیجازەی مەلایەتەکەمەوە ئەەکەم شانازی بە مزگەوتەکەمەوە ئەەکەم هەتا ئەو ڕۆژەی کە وەفاتی شەکەمە بێ هەر لە مزگەوتا بم بەڕاستی ژووری فەقیەکانم کردووە بە ئۆفیسی خۆم ڕۆژانە هەفتانە خەڵک ئەبینم ئەمە ئیشی ئێستام نییە ئیشی 10 ساڵەی ڕابردوومە و ئەوە بە قەناعەتەوە ئەڵێ من ساڵانێک هاوارمە کرد ئەبێ مامۆسای ئاینی وەکو چۆن ئەو خەڵکە جل لەبەرەکە هەمان ئەو جلەی لەبەر بێ وەکو چۆن ئەو خەڵکە قسەکە هەمان ینی وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە مەولەویە فەرمێ کەسێک چوو بۆ مەدینە نەیەزانی چێ پێغەمبەرە وایە زانی پێغەمبەرستانە ینی لە شعرێکا باسێ کرد هەروەیە زانی پێغەمبەرستانە ڕیشی وەکو ڕیشی ئەوانی تر بوو سەر و سیمای وەکو سەر و سیمای ئەوانی تر بوو مەبەسم کاتێک کە تێکەڵ بە خەڵکەبی وەکو خەڵکت لێدێ تۆش تاکێکی لەو کۆمەلگایە هەستت هەیە خۆشیت ئەوێ ناخۆشیت هەیە بەڕاستی خێزانت هەیە مناڵت هەیە وەکو خەڵکی تر ئەتوانی بچیتە دەرەوە لە مۆڵێکە بتبینن لە ناو کافتریایەکە بۆ نمونە لەگەڵ کۆمەڵی گەنجە دابنیشی کۆمەڵێ نەسیحەتیان بکەیت ئەوەی کە من درکم پێ کرد وەکو گەنجێک کە بەڕاستی گەنجەکانمان پێویستیان بە کۆمەڵێ بابەتە ئێمە هەر لەسەر مینبەرەوە بڵین نابێ و نابێ و ناکرێ و حرامە و دوورکەوەرەوە لێ و ئەمە وایە و ئەوە وایە ئێمە ئەبێ بەدیلمان پێبێ ئەو سەردەمە گوزەشت کاکزانە سەردەمی حرامە تەواو نابێت ئەمری ئەتکوژن ئەتخەنە جەهەنەمەوە تەواو بوو بەڕاستی من کاتێک لەسەر مینبەرەوە گەنجێک نەسیحەتەکەم گەنجە بەڕێزەکە ئاگادار بە ئەم مادەیە مادەی هۆشبەرە ئەم کافتریایە خراپە وەرە بڕۆ بۆ شوێنێکی تر من ئەبێ پێی بڵێم بەدیل چییە بۆ ئەو پێڵێم گەنجە بەڕێزەکە تەماشای ئەم فیلمە مەکە ئەم فیلمە خراپە بۆ دەرونی خۆت خراپە بۆ دینی خۆت خراپە بۆ قیامەتی خۆت خراپە بە منە ئەڵێ مامۆستا باشە تەماشای چی بکەم کام فیلمم بۆ ئیختراحەکەی بۆ پێشنیارەکەی من تەماشای بکەم من ناکرێ ڕێی لێ بگرم لە سینەما ڕێی لێ بگرم ناکرێ لە یاری درێفت ڕێی لێ بگرم من لەسەر مینبەرەوە هاوارمە کرد ئەموت گەنجەکان لە ناو کۆڵانەکانە ئێوە درێفت مەکەن تەڕنەش مەکەن لەبەرەوەی نەخۆشمان هەیە لەبەرەوەی پیرروپەکەوتەمان هەیە لەبەرەوەی مناڵە ترسێ ئافرەتە ترسێ ئەمە ناو گەڕەکێکی سەکەنیە نابێ ئەم بابەتە گەنج پێم بڵێ مامۆستا ئاخر شوێنم نییە لە کوێ بیکەم آخر ئەوە حەز و خولیایەکە ئەوە یاریەکی عالەمیە لەبەرەوە بڕیارمدا وەکو مەلایەک شوێنێکیان بۆ دابین بکەم هەموو گەنجەکان بە یەک پۆست ئەوە جی شانازیە بەڕاستی بە یەک پۆست هەزاران گەنج کۆ ببێتەوە لە شوێنێکە ئەمە سەروەریە بۆ من بەڕاستی بتوانم تەنزیمیان بکەم بتوانم ئەو حەز و خولیایی کە هەیەی بە چوارچێوەیەکی تەنزیم کراو دوور لە ڕووداوی نەخوازرا و ممارەسەی بکە قەیچێکە و ئەمە بەرنامەی منیشە بێ بەڕاستی لە داهاتوویەکی نزیکە ئەوەی کە لە خەیاڵی منابووە هەر لە مزگەوتەوە دەرەچێ و بە چوارچێوەی دین و مزگەوت ئینشاءالله پشت بەخوا گەنجەکانمان ئەوەی حەز و خولیایان بێ ئێمە ئەتوانین بۆیان چارەسەر بکەین و لەگەڵ یان نابین وەکو وتم لەگەڵ یان نابین ئێمە نامانەوێ گەنج حەزێکی هەیە ئەم حەزە ئەبێ بە پێی شەرعی خوا بێ ئەبێ بە پێی عورف و عادەت بێ ئەبێ کۆمەڵێ زەوابەتی هەبێ ئەبێ کەسێک سەرپەرشتی بکە نابێ هەروە هەڕەمەچی بێ ئەبێ گەنج لە خۆ بگری بەڕاستی ئەبێ باوەشیان بۆ بکەیتەوە نەگەرەوەنە بڕۆ مەیکە نابێ ئەبێ تۆ پرۆژەت پێبێ ئەبێ تۆ ڕێگایان بۆ دابنەی بەڕاستی ئەمە لە سۆنگەی بەرپرسیارەتیەوە کە من هەستەکەم گەنج بەڕاستی لەم شارەیە زۆر بێنازە کاکزانە ئێمە لە هەر لە نەبوونی باخچەوە تەماشا بکە
لە شاری کەرکووکە خۆ ئەگەر میوانێکمان بێ بۆ ئەم شارە بەڕاستی ئێمە شەرمەزارە بین لەبەرەوەی شوێنێکی گشتیمان نییە تایە کۆ ببینەوە گەنجێک شوێنێکی گشتی نییە تای کۆ ببێتەوە کافتریا کراوەتەوە لە ناو جەرگەی زبڵدانا کافتریا کراوەتەوە لەکوێی دنیاە ئەمە هەبووە ینی بەڕاستی لە هەموو لایەکەوە گەنج بێنازە پێویستەکە لەگەڵ یابین پێویستەکە ئەو چینە کە گرنگترین چینی کۆمەڵگەیە کە کۆمەڵگەی پێ هەڵەسێتەوە ئێمە بچین فەرامۆشی بکەین بەڕاستی من ئەمەم لەبەرەوەیەکە کێشە کۆمەڵاتەکان ئەوانەی کە لەسەر مینبەر تا چەند زیادیان کردویان تا چەند کامانە هاتوونەتە ڕیزبەندی یەکەم و دووەم و سێم بەتایبەتی ئەو کێشە کۆمەڵاتیانەی کە تۆ زۆر خەمیان لێ ئەخۆیت و ئەتەوێت چارەسەریان بە بدۆزیتەوە بابەتی تەلاق کە زۆرێک لە خێزانەکانمان بەڕاستی تەفکیک بووە ینی وەگەڵێ بڵاو بوونەتەوە لە یەک مانگا لە عێراقا لە ماوەی یەک مانگا نزیکەی 7,000 حاڵەتی تەلاق ڕوویداوە طبعا من باسی شاری کەرکووکەکەم خوا پشت و پەنابێ تەمەنمان بداتێ ئینشاءالله بتوانین لە دوای هەڵبژاردن پرۆژەیەکی وا تەقدیم بکەین سنتەرێک بێ بۆ پێگەیاندنی ژن و مێردی تازە سنتەرێکی تایبەت بە پێگەیاندنی ژن و مێردی تازە ئەو هاوسەرانەی کە تازە ئەچنە ناو پرۆسی هاوسەرگیریەوە کە هێشتا کە هاوسەرگیریان نەکردووە ئەم سنتەرە لەسەری ینی ئیشی ئەوە بک کە ئەم ژن و مێردە وا تەسقیف بکات چۆن مامەڵە لەگەڵ یەکا بکەن ئێمە کێشەی سەرەکیمان لە ناو کۆمەڵگەیە ئەوەیە گەنجمان یانەوە تا لەبەر شەهوەتەکەی ژن دێنێ یانەوە تا لەبەرەوەی ئافرەتەکە زۆر جوانە یانەوە تا لەبەرەوەی مێردەکەی زۆر پارەدارە ئیتر تەماشای ئەوەی تر ناکە مامەڵەی چۆنە لەگەڵیا طبیعەتی چۆنە لەگەڵیا تەماشای ناکە بۆیە 6 مانگ نابات تەلاقێدات لەبەرەوەی ئەو ویستوێتی بە 6 مانگ تێپەڕیوە تێر بووە لە شەهوت جوانیەکەشی بەس ئەوە نەدەم و چاوی شوشت ئیتر تەواو نەما کەمێک قەڵەوتر بووە لە جاران تەواوی تر ئەوەی کە ویستوێتی ڕۆشتووە و حەقی نەبووە بە بابەتی معاملە و تەعامل و هەڵسان و دانیشتن و قسەکردن و جۆری کەسایەتی ئەم کەسە چۆنە ئەمە پێویستی بە سنتەرێکە ئەم دوو گەنجە بەڕێوە ببا هەتاکو ماوەیەک بۆ ئەوەی بزانن لە یەک تێبگەن تا بەڕاستی بە جوانی مامەڵە لەگەڵ یەکا بکەن بزانن باوکایەتی ینی چی بزانن دایکایەتی ینی چی بزانن مناڵ خستنەوە و وەچە خستنەوە ینی چی هەندێک کەسمانەیە ینی دوور لە ڕووی بەڕێستان هەر ئەوەنە مناڵە خاتەوە بۆ سەر جادەکە بەڕڵایەکە نازانێ بۆچی مناڵە خاتەوە بەڕاستی ئەم مناڵە پێویستی بە تربیەتە پێویستی بە پەروەردەیە پێویستی بە لەگەڵبوونە پێویستی بە دەستهێنان بەسەرە پێویستی بەوەیە قسەی لەگەڵا بکەی هەست و نەستی لەگەڵا بگۆڕیتەوە ئەمانە هەمووی بریتە لە کێشەی کۆمەڵایەتی کاتێک مناڵێک ئەخەیتەوە وازی لێدێنی ئەو مناڵە بە بێنازی باوکو و دایک گەورە ئەبێ باوکەکە تەماشای مۆبایلەکەی بکە و دایکەکەش هەر بۆ خۆی خەریکی شتی تر بێ ئەو مناڵە مجرمی لێ دەرەچێ کاکزانە ئەو مناڵە معتادی لێ دەرەچێ کۆمەڵگەکەی ئێمە بەڕاستی تووشی ئەم دەردەسەریا بێ بەدەستیەوە بەڵێ کێشەی تر یعنی چییە مەسەلەن ئەوانەی کە خەمی پێوە خۆی بۆ ناو گەنجان ئەوەی کە هەتا ئەتوانی لە مینبەری مزگەوتەوە ئەوەی کرد کە بتوانی مەسەلەن لە ڕێگەی چاودێریکردنی دەم مەسەلەن ڕەنگە هەندێک دایرێکم تەرخەم بێ بتوانێت مەسەلەن ئەوەی کە جەنابەت باسیەکەی ئەگەر بەڕێبەرایەتێکی گشتی وەرزش و لاوان لە کەرکووکە هەبێ ینی جەنابەت دەتوانی ئاسان دەستت پێیان بگا وەک ئەندامێکی ئەنجومەنی پارێزگا ساحەیەکی درێفت بکەن مەسەلەن ساحەیەکی تری حەز و خولیاب کام بکەن لە وەرزش لە ملاکەمە لە کۆمەڵێک بابەتی تر کاکزانە مەسەلەن بەڕاستی کاکزانە بەڵێ بەڵام وەکو کێشەی کۆمەڵایەتی بەڵێ بەڵێ طبعا من لەگەڵ لیژنەی ئۆلۆمپی لە کەرکووکە تەنسیقێکی باشم هەیە لە داهاتووە بتوانین کۆمەڵێک زەوی دابین بکەین بۆ دروستکردنی شارێکی وەرزشی لە ئەو وەرزشانەی کە هەتا ئێساکە ئەسڵەن نامۆن لە ناو ئێمە بۆ نمونەوەکو ئەو درێفتەی کە گەنجێکی زۆر هەوادارێتی ینی حەزیی خولیایەتی ئێستا پێویستی بە کەسێکە سەرپەرشتی بکە لەگەڵیان نابێ من طبعا ڕخنەیەکی زۆرم لێ گیرا بەڵام ئەمە هەدەفی من بووە ئەو گەنجانە پێویستەکە ڕێک و پێک بخرێن پێویستەکە لەگەڵیان نابن پێویستەکە ئەو حەز و خولیایی کە هەیەی
ممارەسەی بکە من جارێکی وتارێکم لەسەر ینی منبەرەوە لە ڕۆژی هەینیە وتارێکم خوێندەوە ئەو کاتە سەروبەندی یاری پەبجی بوو ئایا یاری پەبجی حرامە یا حرام نییە ئایا خراپە یا خراپ نییە من بە خەڵکەکەی خۆمە وت ینی زۆر بە ئاشکرا هەرچەنە لیژنەی فتواش بڵێن فتوای حرامەتی دابوو بەڵام من لەسەر منبەرەوە زۆر بە ئاشکرا بە خەڵکەکەی خۆمە وتم خەڵچینە وەکو باوک وەکو دایک پێویستەکە ئێوە مامەڵە لەگەڵ یاری پۆبجیا بکەن نابێ حرامیکەی لە مناڵەکەت بزانە چۆن لەگەڵ یا مامەڵەکەی بزانە چۆن لەگەڵ یا تەعاملەکەی تۆ بە گەنجێکەڵی تۆ یا نابێ یاری پۆبجی بکەی بەدیلی تۆ چییە بۆ ئەو مناڵە نەوەڵام مێڵە لەگەڵ کەسی ترە یاری بکە وەرە خۆت لەگەڵ یاری بکە با فێری گوێن نەبێ با فێری برادری خراپ نەبێ آخر زۆر جار برادری خراپ لە پۆبجیەوە تووشیە بوو ئەچوو لە دەرەوە لیقای لەگەڵا کرد هەموو ئەو قسە خراپانەی کە لە ماڵەوە ئەیدا لە یاری پۆبجیەوە تووشیە بوو بۆ لە بەرەوەی دایک و باوکەکە لە تەنیشتی نەبوو ئەگەر باوکەکە لە تەنیشتی بووایە فێریە کرد کوڕۆمە مە نابێ ینی سەرپەرشتیە کرد بۆیە ئەم حەز و خولیایە بە سەرپەرشتیەکی جوان بەڕاستی شتێکی جوانی لێ دەرەچێ و حەز و خولیاکەشی بەڕاستی کەبت ناکرێ ئێمە پێویستمان بە مرۆڤی ئازادە لە داهاتووە پێویستمان بە گەنجی ئازادە نابێت کەبت بکرێ کاتێک کە پێڵێ ئەم بابەتە خراپە پێڵێ ئەمە حرامە ئاگدار بە ئەمە ئەدباتە ناو چاڵەکەەوە ئەی بەدیلی تۆ چییە ئەی ڕێگای تر چییە پێویستەکە پێشانی بدەیت پێویستەکە تۆ ئەو مرشی دەبی ئەو ڕێگە خۆشکەرەبی بۆ ئەوەی ئەو ڕێگە چاکە پێشانی ئەو گەنجە بدەیت اینجا ئێمە لە ڕێی پرۆژەکانمانەوە ینی پشت بەخوا ئینشاءالله بتوانین پرۆژەی باش تەقدیم بکەین لە ئەنجومەنی پارێزگایە تایبەت بە گەنج تایبەت بە ئافرەت تایبەت بە پیر و پەککەوتەکانمان ئێمە ئێستا پێویستمان بە خانەی بە ساڵات چوانە بە شێوەیەکی زۆر پێشکەوتوو ئێمە کەم ئەندامان نابێت لە یاد بکەین ئێمە لە پزیشکەکان بە هەمان شێوە طبعاً ڕێزی زۆرم بۆ پزیشکەکان هەیە بەڵام ئێستاکە ئەوەی گلەیی زۆر بێت لە بابەتی پزیشک و ئیتیفاقی پزیشک لەسەر لەگەڵ دەرمانخانەکان ئەمە کەیسێکی تایبەتە پێویستەکە لێکۆڵینەوەی لەسەر بکرێ بابەتی مادەی هۆشبەر کە ئەمە بەڕاستی خۆم بۆ خۆم وەکو ئێساکە کە تەنها مەلایەکەم هیچم نییە چەندین ماڵم داوەتە دادگا بەدەستی خۆم چوومە ماڵەکەم شاربەدەر کردووە بۆتە مۆڵگەیەک بوت بۆ فرۆشتنی مادەی هۆشبەر بەڕاستی ئەو کێشەی ژینگەی کەرکووک لەم لاوە بوەستێ چیرۆکێکی دکتۆر ئەحمەد ببوورە چ چیرۆکێکی تراژیدی هەیە لەسەر مەسەلەی بەکارهێنانی مادەی هۆشبەر لەلایەن گەنجانەوە کە خەمی پێ بخۆیەوە بتەوێ بە هەندێک ڕێوشوێن لەگەڵ هاوکارەکانت لە ئەنجومەنی پارێزگا چارەسەریکەن وەڵام من کاتێک کە ئەچوومە کافتریاکانەوە هەندێک لە کافتریاکان کاریان ئەوە بوو گەنج بخەڵەتێنن بۆ ئەوەی مادەی هۆشبەری پێ بدەن هەتاکو ئەو گەنجە دووبارە بێتەوە و ببێتە مشتری بەردەوامی ئەو کافتریانە کە ئەمبینی بەڕاستی خەفەتم پێ خوارد و نەمەتوانی هیچ شتێ بکەم ئللا ئەوە نەبێکە کەیسێکی لەسەر بکەمەوە بتوانم بیدەمە دادگا بەدەستی من بواە ئەو کاتە یعنی ئیتر خاوەنەکەیم ئەدایە دادگا و ئەم گرت و سزامەدا بەڵام هیچم بەدەستەوە نەبوو بەڕاستی ئێمە هەوڵ و کۆششمان بۆ ئەوەیە کە دەسەڵاتمان هەبێ تا ئەوەی چەندین ساڵە لەسەر مینبەرەوە هاواری بۆ ئەەکەین قسەی لەسەرەکەین بتوانین بەدەستی خۆمان بەدەسەڵاتی خۆمان جێبەجێ بکەین ئەوەنەی کە لە توانامانە هەیە طبعاً ئەجا باسی بابەتی ژینگەم نەکرد ژینگە یەکێکە لە سەرەکی ترین کێشەکانی ئەم کەرکووکە ئێمە کێشەی سەوزکردنی کەرکووکمان هەیە بەڵام ئێمە هەر داوامان لە هاوڵاتی فەقیر کردووە بابەدار بچێنن بابەدار بچێنن داوامان لە معمەلەکانمان نەکردووە کاتێک کە مۆڵەتی معمەلی پێدەم کاکی مستەسمیر تۆ نابێ معمەل دابنەی بەخوا حرامە داینەی ئەبێ چواردەوری خۆت بکەی بەدار خۆ بە قورئانەکە ئەگەر من دەسەڵاتم هەبێت نایەڵم معمەل دابنێ ئەگەر بچی بە ئاسمانە هەتاکو ئەو چواردەوری خۆت بە چەندین کیلۆمەتر سەوز نەکەی ئێمە خەریکین ئەبینە قوربانی دەستی شێرپەنجە بەهۆی ئەو هەواپیسەوە کە لە چیمەنەوە دیتە خوارەوە بۆ ناو کەرکووک هەر لە سەرەوە ئەیبینی کە تەبەقەیەکی پڕ لە شێرپەنجە ئەبینی بەڕاستی هەر خۆت ئەتۆقی کە لە کەرکووکە ئەم هەموو خەڵکە هەیە و تووشی شێرپەنجە نابن وەڵڵا بەس خۆ ئایباتەڕێەوە ئێمە بەڕاستی کێشەی زۆرمان لە بەردەمایە کاتێک کە منێکی ئەندامی ئەنجومەنی پارێزگا کاغەزێک دێتە بەردەمم بۆ ئەوەی تەوقیعی لەسەر بکەم
ئەو کەسە شاخ لەسەری دەرچێ من نایڵم بابەتەکەی بڕاتە ڕێوە ئیلا ئەو کەسە ئەبێ ئەو ڕێنمایەنە بەڕاستی تەطبیق بکە. ئەمانە کێشەی ئێمەیە کاکزانە ئێمە کێشەی حەقیقی ینی هەندێک کێشە هەیە دکتۆر ئەوانە بەشێک لەو کێشانەی کە باسیەکەی ئەگەر ئەنجومەنێکی پارێزگای مۆنۆزەم و ڕێک و پێک و ئاکتیڤە بێ بەشێکی زۆر لەو کێشان لە ڕێگەی دایرەکانەوە ئەتوانێت چارەسەرکرا. وەک جەنابەت دوتت مەسەلەن پێویست ناکات بە خەڵک بڵێ دار بچێنە و دار نەمان بنێژەوانە. ینی مەسەلەن کارگەیەکە کرێتەوە 125ەکەی ئەوەی کە لە هەرێمی کوردستانی بیکە بە 130 دەوروبەرەکەی بەشێک لەو ڕووبەرە بکە بە سەوزایی ئەوەی تر بیکا بە سەوزایی وردە ڕێژەی سەوزایی زیاد دەکرێت. هۆشیاریەک هەبێ کۆمەڵێک تەنزیمکردنی گەنجان هەبێ مادی هۆشبەر کەمە بێتەوە خەمەکان کەمە بێتەوە. ینی بەڕاستی کۆمەڵێک کێشە هەیە ئەتوانرێت بەدەستی خۆت سەری خۆت بخورێنی ینی پێویست ناکە خەڵکی تر سەرت بۆ بخورێنێ. ئەمە حەقیقەت نییە کاک دکتۆر ئەحمەد؟ خۆی بەجددی وایە کاکزانە ئێمە ینی هەندێک جار ئینفعالەکەم بەڕاستی لە خەمخۆریمە بۆ بابەتانە کە بە چاوی خۆمەی بینم بەڕاستی ینی نازانم چی بکەم لە تا ئێستا دەسەڵاتم نییە بەڵام بەرنامەمان بۆی داناوە بۆ ئەوەی لە داهاتووە بتوانین کارێک بکەین هەموو ئەو کێشانە بەدەستی خۆمان وردە چارەسەر بکەین. ینی یەکێک لە سەرەکیترین کێشەکانی ئێمە بریتە لە تەعینکردنی گەنجەکانمان. من خۆم بۆ خۆم قەناعەتم بە تەعینی حکومی نەماوە بەڕاستی. ینی چاوەڕوانی تەعینی حکوومەت بکەی گەنجەکانمان بۆ خۆیان ئەبێ سەری سپی دابنێن و هەتا ئەو کاتەی کە سنی تەقاعودیان دێتە تەعین نابن. ئێمە بەدیلمان هەیە بۆ ئەم بابەتە. کاتێک ئەندامێکی ئەنجومەنی پارێزگا یەکێک لە وەبەرهێنەکان دێ بۆ لای بۆ ئەوەی موافقەی تەندەرێکی بۆ بکە بۆ نمونە ئەم ئەندامی ئەنجومەنی پارێزگایە ئەبێ ئەوەنە عاقڵ بێ داواکاری خۆی بەرامبەر ئەو مستەسمیرە ئەوەیە مقابلی ئەم واژوەی من پارەم لێت ناوێ بەڵام پێویستەکان لە معمەلەکەت لە کۆمپانیاکەت 100 گەنجم هەیە بۆم تەعینکەی ئەبێ لەگەڵ خۆتا بیان خەیتە کار نەگەرەوەنەی بۆ خۆت بەنگلادیشیەک بێنی و داینی لەبەرەوەی چییە 200,000 دەیتێ لە مانگێکە گەنجە کوردەکەش ئەخە لەبەرەوەی بە 200,000 ناژی ئەبێت تۆ 500,000 بدەیتێ نەخێر. ئێمە ئەبێ فەرزی کەین بەسەر ئەو کەسانەی کە لەم شارەیە مستەفیدن لە معمەل مستەفیدن لە نەوت مستەفیدن لە هەموو ئەو سامانە سروشتیانەی لەم شارەیە هەیە کەچی گەنجەکانیشمان چاویان زەق بەدیار ئەو هەموو بابەتانەوە دانیشتون بێکار دانیشتون ئێمە پێویستەکە لەم لایەنەوە لە کەرتی تایبەتەوە بەڕاستی ئەو بابەتانە ئەنجام بدەین وە لە بەرامبەریشە ئەو کۆسپانەی کە ئەخرێتە بەردەم وەبەرهێنەکان بۆ ئەوەی وەبەرهێن لەگەڵ ساحەی کەرکووکە ئاشت بکەینەوە ئەبێ ئەو بربەستانە لا بدەین بەڕاستی جاران ئەگەر بربەستێکە بوو بێ ئەبێ لای بدەین ئەبێ ڕێگە خۆشکەر بین بۆ ئەو وەبەرهێنانەی کە دێن لە کەرکووکە وەبەرهێنانەکەن ینی ئیستیسمارەکەن ئەو کۆمپانیا جیهانیانەی کە لە دەرەوەن وایان لێ بکەین سەرنجیان ڕابچێشین لە کەرکووکە بۆ ئەوەی بتوانن چەند پرۆژەیەک ئەنجام بدەن وە لە ناویشیانە گەنجەکانی کەرکووک مستەفید بنتیایە. بەڵێ دکتۆر من زۆر جار بەیانێن کە لە خەوەڵەستمیان ئەبینم ڕۆژانە تۆ ئەنووسی ینی وەکو ئاگادارکردنەوەی کە دوعاەکەی لە نوێژی بەیانیانە ئێستا کە کاندیدی لە نوێژی بەیانیانە دوعای چیەکەی دوعای چی بۆ خەڵکی کەرکووکەکەی بۆ خۆتەکەی بۆ ئاینداکەی دوعات ئەو دوعایەت چیەکە لە نوێژی بەیانیانە دکتۆر ئەحمەدی کاوک مامۆستایەکی ئاینی هەموو بەیانیەک عادەتم کردووە دوعایەک بڵاو بکەمەوە لە پاش ئەوەی کە لە مزگەوت کە ئەگەڕێمەوە طبعاً دوعاکان طبعاً جیاوازن دوعاکان هەندێکیان بابەتی کۆمەڵایەتیە بۆ نمونە جاری وا هەبووە دوعام کردو و تومە خوایە کێشەی بووک و خەسوومان لە ناو کۆمەڵگەیە بۆ کەم بکەیتەوە خوایە ئەو گەنجانەی کە هاوسەرگیریان نەکردووە وایان لێ بکەی بە ڕێگەیەکی ڕاست هاوسەرگیری بکەن یان ئەو کەسەی کە دڵی ناخۆشە دڵی تەنگە وای لێ بکەی دڵخۆشی بکەی ئەو کەسەی کە کێشەیەکی لە بەردەمایە بۆی چارەسەر نابێ خوایە یارمەتی بدەی بۆی چارەسەر بکەی ینی هەمیشە وام کردووە کە تەنانەت لە دوعاکانیشما بەشێکی زۆر بۆ کێشە کۆمەڵایەتیەکان یان ئەو کێشانەی کە لە کەرکووکە بوونی هەیە هەوڵ بدەین
تەنانەت دەستمانیش بەرزکەینەوە بۆ خوای پەروەردگار یارمەتیمان بدا عەلەقەڵ ڕێگاکەمان پێشان بدا بۆ ئەوەی بتوانین ڕێگە چارە بۆ ئەو کێشانە دابنین. بەڵێ ئینشاڵڵا خوای گەورە ئەوانەی کەوتت قبوڵیەکە. دکتۆر ئەحمەد ینی بۆ ئەگەر بێت و ئەنجومەنێکی پارێزگا بێ مە زۆر باسی وردەکاری کێشەکانمان کرد پێت وایە سەدا سەندی کێشەکانی کەرکووک چارەسەرەکەن ئەگەر بە منەزەمی بێ بەنیەتێکی خاڵس بەنیەتێکی پاک بەنیەتێکی بنیاد نەرانە بێ. بەڵێ طبعاً من بۆ خۆم جیاوازیەکەم لە کاندیدەکانی تر هەیە. بەڵێ ئەویش ئەوەیە هەرگیز ئامادە نیم یعنی وعدێک بدەم نەتوانم جێبەجێ بکەم بەڕاستی هەر نەک هەر من بەڵکو هەموو ئەو کاندیدانی کە لەگەڵمان ئێمە بڕیارمان داوە بەوەی کە وعدێک نەدەین نەتوانین جێبەجێکەین. ئێمە پێمان وایە شاری کەرکووک ئەوەندە کێشە و گرفتی تایە ئەوەندە خەلەلی تایە بە یەک کەس و دوو کەس نابێ بە شامی شەریف بەڵام ناشبێ لەم لاوە ئێمە دەسەوەسان دانیشین و بەبێ ئەوەی هیچ بکەین و شارەکەمان تەسلیم بێ بۆ نەیارەکانمان. ئێمە لێرەوە ئەم بەیانێژ لە خزمەتی جەنابتانە لە کەناڵی کورسات بووم لە شاری سلێمانی باسم کرد زۆر بە ڕاشکاوی شەڕی ئێمە لە داهاتووە شەڕی ناسنامەیە لە کەرکووکە شەڕی شوناسە شەڕی مانوونەمانی کووردە بە تایبەت ئەم هەڵبژاردنە هەر ئیحسائێکی دووەمە کە چەندین ساڵە ئەو ئیحسائە نەکراوە یان ئەو ئینتیخاباتە نەکراوە ئێستاکە ڕێژەی کورد دیاری ئەبێت لە کەرکووکە بایی چەندین ئێمە هەتا ئێستا وتومانە زۆرینەین و کەرکووک کوردستانیە ئێمە برا گەورەین ئێمە ئێستا بێ خۆمان بسەلمێنین بوونی خۆمان بسەلمێنین ئەینا بەخوای گەورە مەلا ئەحمەد 100 دانەی تریش ئاوا لەگەڵ یابێ ئەندامی ئەنجومەن بین هەمومان 100 کەس بین هاواریش بکەین لەبەرەوەی جەماوەرێکمان نییە لەبەرەوەی دەنگدەرێکی وامان نییە ئێمە دەنگمان دلێر نابێت لە ناو ئەنجومەنی پارێزگایە ناتوانین بە جوانی دیفاع بکەین و مووقفمان زعیفە بێ بەڕاستی بۆیە من حریصم لەسەر ئەوەی کە بچووکترین دەنگدەر لە کۆمەلگاکەی خۆم ڕازی بکەم بەوەی کە دەنگم پێ بدا لە لای من دەنگی تاکە کوردێک بەڕاستی زۆرە ئەبێ با پرسیارەکە بکەمە ئاینی دکتۆر ئەحمەد با پرسیارەکەم لە جەنابەت بکەمە ئاینی ببوورە لە ڕووی ئاینیەوە چەند ڕێی تێدەچێت کەسێک خاکەکە هی خۆی بێ ببێتە جۆرێک لە ئەرکێکی سنەتێکی ئاینی کە دەنگ بدا بۆ پاراستنی ئەو خاکە بۆ ئەوەی شوناسی هەبێت چکە ئەو مەسەلەی خاک خوای گەورە پێی بەخشیوی بەڵام کە کەسێک دێ زوڵمت لێ کات چەوسێنێتەوە وەکەوەی کە ئێستا ئیسرائیل بەرامبەر بە غەزەئی کە لەکوێ ئەبێتە حەقێکی ئاینی سنەتێکی ئاینی کە تۆ دەنگ بدەیت بە شوناسی خۆت بۆی لەسەر ئەو خاکە بمێنیەوە زوڵمت لێ نەکرێ. بەڵێ طبیعی ئێمە ئەتوانین ئەم بابەتە لە چەند ڕوانگەیەکەوە تەماشا بکەین لەو ڕوانگەی کە تۆ دیفاع لە میلەتەکەی خۆت بکەی بە دەنگەکەت بتانی خۆت بەهێز بکەی وا بکەی نەیارەکانت نەتوانن زاڵ بن بەسەرتا ئەمە بەڕاستی لە ڕووی ئاینیەوە کارێکی پیرۆزە و کارێکی ینی ئەرکێکە لەسەر هەر موسڵمانێک لە ڕووی ئەوەی کە تۆ وەکو خۆشویستنی وڵاتەکەت خۆشویستنی نیشتیمانەکەت تۆ بە دەنگەکە دوا بکەی خۆت بسەلمێنی ئەمەش هەر ئەرکێکی ئاینی و نیشتیمانی و ئەخلاقیە بۆیە نەک هەر لە ڕووە ئاینیەکەەوە بەڵکو لە ڕووە نەتەوایەتیەکەەوە ئێستا ئێمە هەمومان ئەرکە لەسەرمان وەکو کورد لەم شارەیە دەنگ بدەین یعنی یەکەم هەنگاوی ئێمە وەکو کاندید لە لیستی 142 هاوپەیمانەتی کەرکووک هێز و ئیرادەمانە ئەوەیە کە ئێمە خەڵک قەناعەت پێ بکەین کە دەنگ بدەن بەڕاستی و دەنگ بە کورد بدەن و لە ناویشیانە دەنگ بە کاندیدێک بدەن خاوەنی چەند مواسەفاتێک بێ کاک زانای من لێتی ناشارمەوە بەڵێ ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک پێویستی بە ئەندامێکە مواسەفاتی هەبێ یەکێ لەوانە بریتە لە زمانزانی بێ عەرەبیەکی باش بزانێ یەکێ لەوانە ئەبێ باگراوندێکی ئاینی هەبێت چونکە بەرامبەرەکەت بە ئاین لێتەدا بەرامبەرەکەت بە ئاین دێت بۆت واد لێکات لە ڕووی ئاینیەوە تۆ فاسقەکە تۆ حتا کافرتەکە بە ناوی ئاینەوە جینۆسایتەکە بە ناوی ئاینەوە ئەبێت تۆ وا بکەی باگراوندێکی ئاینیت هەبێ بزانی چۆن لەگەڵیانە قساکەی و چۆن وەڵامیانە دەیتەوە بەڕاستی
ئێمە پێویستمان بە کەسانێکە جربەزە بن، پێویستمان بە کەسانێکە لە دانوستان و لە گفتوگۆ سیاسەکانە نەرمونیانی نەزانێ لە دیفاعکردن لە خاک و نیشتیمان و وەرگرتنەوەی مافی میلەتەکەی خۆی هیچ نەرمونیانیەک بەڕاستی پێوەی دیار نەبێەوە بتوانێت بە جوانترین شێوە دیفاع لە میلەتەکەی خۆی بکە بە جورئەت بێ بە جورئەت خاوەن دەم و لەفزێک بێ لە ناو ئەنجومەنی پارێزگایە بتوانێت ئەو دیفاع بکە کە ئێمە هەمومانەمانەوێ ئەو مافە وەربگرێتەوە کە مافی هەمومانە لە کەرکووکە بەڕاستی. بەڵێ دکتۆر دوا پەیامەت دوا سەرنجت بۆ خەڵکی کەرکووک لە ڕێگەی و بەرنامەیەوە من وەکو دوا پەیام سوپاس دەکەم. دوا پەیامی دکتۆر ئەحمەد کەرکووچی کاندیدی ژمارە 2 لیستی 142 هاوپەیمانێتی کەرکووک هێز و ئیرادەمانە ئەمەیە. خەڵکی بە شەرەفی کەرکووک داواتان لێ ئەەکەم لە ماوەی داهاتووە بیرێک لە خۆت و نەوەکەت بکەرەوە. ئێمەی کەرکووچی هەمیشە بووینەتە قوربانی، هەمیشە لێمان کوژراوە، هەمیشە لێمان دراوە، هەمیشە قوربانیمان داوە. کەرکووچیانە بیرەکەینەوە، کەرکووچیانە کار ئەەکەین وە کەرکووچیانەش کەرکووک جێناهێڵین. ڕاستە ئێمە گلەیمان هەیە، ڕاستە ئێمە ڕەخنەمان هەیە، بەڵام ناکرێ شارەکەمان تەسلیمی نەیارەکانمان بکەین، ناکرێ بەدەستی خۆمان نەچم دەنگ بدەم هەر بەدەستی خۆم بکەمە هاوڵاتی پلە دوو بەڕاستی. بۆیە زۆر گرنگە ئێمە بە گرنگیەوە بە بایەخەوە تەماشای ئەم هەڵبژاردنە بکەین و بچینە سەر سنووقەکانی دەنگدان بە هەستێکی بەرپرسیارانەوە و کاندیدێک هەڵبژێرین ئەڵێ پیاو ئای بە باسی خۆی بکە. بەڕاستی حەقی خۆمە داوای دەنگ لە خەڵکی کەرکووک بکەم، چونکە من نزیکەی 7-8 ساڵە لە ناو خەڵکی کەرکووکم وە باشترین کەسێکم بەوەی کە معاناتی خەڵکی کەرکووک بزانم و ئەزانم لەکوێوە بەڕاستی چارەسەرەکرێ. بە هیوای سەرکەوتن ئینشاءڵڵا بۆ جەنابت و بۆ قایمەی 142 و بۆ ئیرادەی کوردایەتی لە کەرکووک. سوپاس بۆ بەڕێز دکتۆر ئەحمەد کەرکووچی کاندیدی ژمارە 2 لە لیستی 142 هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە. پانۆڕامامان لەگەڵ هاوکارەکانم بەیەکەوە پێشکەشکردن بوورن بەهۆی باری تەندروستیەوە گەر سەوتم گۆڕابێت داوای لێبوردنەکەم مەحزەرەتە خوازم. ئێوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتانەکە.